بە یەکگەیشتنی کورد و عەرەب و ماچکردنە گەرم و گوڕەکانی یەکتری لەم دانیشتنە کۆمەڵایەتیەدا لە حوسەینیەکی قەزای بەلەدروزی دیالە بۆ چارەسەرکردنی کێشەیەکی کۆمەڵایەتی نێوان دوو عەشیرەتی کورد و عەرەبە و ئامانج لەم ئاشتەواییەش بۆ ڕێگرتنە لە دروستبوونی کێشەی عەشایری لە نێوان عەشیرەتەکانی ئەم دوو نەتەوەیەدا. دیارە ئەمڕۆ لە قەزای بەلەدروز سوڵح و ئاشتەواییەک لە نێوان قەبیلەی داودی و قەبیلەی بەنی تەمیم لە ناوچەکە بەڕێوەچوو هەرچەند کە زیاتر تقریبا لە 4 ساعتی خایان بەڵام لە ئاکامە گەیشتین بە ڕێکەوتنی. زۆر جار دانیشتنە کۆمەڵایەتیەکان دەبنە هۆی کۆکردنەوەی پیاوانی کوردی جامەدانی بەسەر و پیاوانی عەرەبی عەگاڵ بەسەر هەروەک ئەو جۆرە دانیشتنانە پەیڕەوانی مەزهەبی شیعە و سوننەش پێکەوە کۆ دەکاتەوە کە ڕەنگە ئاویان بە جۆگەیەکدا نەڕوات هێندە ناکۆکن بەڵام هەردوو لایەن کۆکن لەسەر ڕێگریکردن لە تەشەنەکردنی ناکۆکیەکان تەنانەت بۆ ئەم مەبەستەش پەیڕەوانی هەردوو مەزهەبەکە پێکەوە نوێژ و دوعاش دەخوێنن. إن شاء الله احنا هنا قضاء بلدروز پشت بەخوا لێرە لە قەزای بەلەدروس زیاتر لە نیوەی دانیشتوانی ناو قەزاکە لە نەتەوەی کووردە لە نێوماندا تێکەڵاوبوون و ژنخوازی هەیە ئەوەش ئاماژەیە بۆ یەکگرتووی نیشتیمانی نێوانمان. کێشە عەشایرەکان هیچ کاتێک کێشەمانێ لە کێشە عەشایرەکان هەل ئەبێت بەڵام کێشە سیاسەکان ئەوە مەدار 100 ساڵە تا ئێستا نەیانتوانێت حەلی بکەن و حەلی بۆ دانن بەڵام ئەوسە ئێمە گەوراترین مشکلە هەیە هاتوین کورد و عەرەبەک و برا لە جەلسەیەکی ئاشنایی و هەنای سڵحە دانیشین و حەلیشی بۆکەین. ڕێگرتن لە تەشەنەکردنی کێشە کۆمەڵایەتیەکانی نێوان کورد و عەرەب لە کاتێکدایە کێشە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا کە هەندێک بە کێشەی نێوان کورد و عەرەب ناوی دەبن ماوەی زیاتر لە 100 ساڵە بەردەوامە و چارەسەرکردنیشیان بە ئەستەم دەزانرێت کە ڕەنگە ئەم کێشە سیاسیانە کەم تا زۆر کاریگەریشیان لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان هەبێت و دەرەنجام قەیرانی متمانەی لێ کەوتبێتەوە بەو پێی دانیشتنە کۆمەڵایەتیەکانیش لە کەشوهەوای ئەمنی توندا بەڕێوە دەچن. ئەمە شەوێتە دەستپێکی ئەوەی کە چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان کە خەڵکی خێر و بتوانێت چارەسەر بکرێت هەڵ کێشەی بۆ ئەوەی کە تەنانەت لایەنە سیاسەکانیش بتوانێت ناو خۆیانە چارەسەری کێشەکانی خۆیان بکەن. ئێمە وەکو پیاوانی ئاینی زامنی ئاشتی و ئارامین لە کوردستان و لە عێراق لە نێوان کورد و عەرەب و سوننە و شیعە و هەموو پێکهاتەکانی خەڵکی عێراق گەرچی زانایانی ئاینی خۆیان بە سەمامول ئەمانی عێراق دەزانن و ڕۆڵیان لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکاندا هەیە بەڵام سەرچاوەی زۆربەی شەڕ و شۆڕ و ئاژاوە سیاسیەکانی عێراق جیاوازی مەزهەب و ئاینە کە بەشێک لە زانایانیش بە فتواکانیان جیاوازیەکانیان قوڵتر کردوتەوە و ئاگری ناکۆکیەکانیان جۆشتر داوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.